بەڵێ سەبارەت بە جێبەجێکردنی مادەی 140 لە ماوەی ڕابردووە چی کراوە و چی دەکرێت لە داهاتوودا پێویستە چی بکرێت و چی کراوە بۆ زەویە کشتتوالەکانی بەتایبەت کەرکک و دەوروبەری لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز دژوار فایق نوێنەری هەرێمی کوردستان لە مادەی 140 ماکرۆ لە ئەستۆدیۆ میوانە بەڕێز دژوار فایق بەخێربێن. زۆر سپاس ئێوەرەتان باش سپاس بەو دەرفەتە. سپاس بۆ تۆش ئامادە بوویت بۆ پێی کە جەنابتان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵین نوێنەری سەرۆکی حکوومەتن خودی پەیامی سەرۆکی حکوومەت خۆی چییە بۆ ئەم پرسە؟ پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی ئەوەیە یەکەم جار لە ڕاگەیاندنی کابینەی نۆ باسی کردووە و لە هەموو بۆنەکانیش دووبارەی کردوتەوە کە ئێمە وەکو حکوومەتی کوردستان ئەمانەوێ لەگە بەغدا لەسەر هەموو کێشەکان بە تایبەتی مادەی 140 کە کێشەی سنوورە لەسەر بنەمای دەستور کە مادەی 140 لە ڕێشوێنەکانی دیاری کردووە لەسەر بنەمای دەستور و یاسا و ڕێساکان ئێمە ڕێک بکەوین لە ڕێگای حیوار و دیالۆگی وەکۆڵێ نیشتیمانی بننا ئەمە پەیامی جەنابی سەرۆکە ئێمەش بە خۆمان ئەجندایەکمانەیە ئەومان وەرگێراوەتە بواری کردنی پراکتیک لە بەغدا کە نوێنەرایەتی جەنابی سەرۆکی حکوومەت و حکومە دەکەین ئێمە بە پێی قۆناغەکانی مادەی 140 کە دەستور دیاری کراوە ئێمە کاری خۆمان لەسەرەکەین. بەڵێ بۆ پێی کە جەنابتان وەکوتمان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن لە ژنەی جێبەجێکردنی مادەی 140 چیتان کردووە تا ئێستا بەتایبەت بۆ پرسی زەویە کشت و کاڵیەکان بۆ هەڵوەشانەوەی گرێبەستەکان چیتان کردووە؟ طبعا ئەو لیژنەیە ڕاوەستا بوو لە دوای ڕێککەوتنی هەولێر بەغدا جارێک لیژنەکە پێک هاتەوە من وەکو نوێنەری حکوومەتی کوردستان لەو لیژنەیەم ئەوەی کردومانە خۆی لە سێ چوار خاڵی گرنگ ئەبینێتەوە یەک لەوانە ئێمە ڕاستپاردەیەکمان ناردووە بە حکوومەتی عێراقی بۆ ڕەتکردنەوەی یا ئیلغاکردنی بڕیارەکانی لیژنەی شووری شیمالی منحل کە زیاتر لە 900,000 دۆنم زەوی خەڵکی کوردستان لە خۆگەری هەندێک لە برا تورکمانەکان لە کەرکوک ئەمە کاتی خۆی بڕیاری 29 دەرچۆ لە حکوومەتی عێراقی ساڵ 2012 بۆی بڕیارەکانی شووری شیمال کە سەراحەتی حکوومەتی عێراقی هەڵی وەشێنێتەوە زەویەکە بۆ خاوەنەکانیان بگەڕێ ئەو کاتە دووسێ لیژنەش دەرچوو لەبەر چی جێبەجێ نەکرا لەبەرەوەی عەرەبە هاوردەکان ئەیانگوت ئەو تعویزایە ئەو قەرەبەوەی بە ئێمە درێ کەمە پەرلەمانی عێراقی حکوومەتی عێراقیش پارێکی کەمیان بۆی دیاری کردبوو بۆی ئەمە جێبەجێ نەبوو ئێمە هەستان دووبارە داوامە لە حکوومەتی عێراقی کردەوە کە ئەو بڕیاری 29 جێبەجێ بکات ئێستا چەند لیژنەیەک هەیە بۆی ئەو بچێتە بواری جێبەجێکردنەوە دووەم بەنسبەت بڕیارەکانی بەناو مەسقیە سەورەی منحل ئەوە لە سەلاحەتی پەرلەمانی عێراقیە ئیلغای بکاوڕەتی بکاتەوە کاتی خۆی لە 2014 مانگی 6ەوە بزانم حکوومەتی عێراقی ئەو کاتە لیژنەی مادەی 140 ئەو کاتە پرۆژە یاساکی بۆ پەرلەمانی عێراقی ناردووە من لەگە بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان کاک شاخاوەن عەبدوڵڵا باسم کرد بدایەتی ئیشکارەکان من وتی ئەوە کاتی خۆی بۆ ئەبێ ئێمە تازە بکرێتەوە ئێمە لە لیژنەکە ڕاستپاردێکمان بۆ حکوومەتی عێراقی نارد حکوومەتی عێراقی ئێستا پرۆژە یاسایکی ناردووە بۆ پەرلەمانی عێراقی بۆی بڕیارەکانی بەناو مەسقیە سەورە ئەویش ئیلغا بکاتەوە کە زیاتر لە 300,000 دۆنم زەوی لە خۆگری لە بڕیارەکانی مەسقیە سەورە هەروە ئەوەی تریش کێشەیەکمان هەیە پێڵێن الأراضي المشيدة حكومەتی عێراقی ئەو کاتە بۆ دوو بڕیارە زەوی لە کورد سندووە یان ڕاستەخۆ دایەتی بە عەرەبی هاوردە یانش دایەتی بە وەزارەتەکان بۆ نمونە وەزارەتی دارایی و وەزارەتی بەرگری عێراقی وەزارەتی بەرگری عێراقی هەنێ بینای دروست کردووە لەسەر ئەو زەویانە کە داگیر کراوە قەرەبۆیەکی کەمی بۆ خەڵکە داوە من مداخەلەم کرد چوومە لیژنەی مادەی 140 ناو پەرلەمە لەگە برای بەڕێز کاک شاخەوانیش قسەم کرد ئەوەی مشەیەدەیە بینا کراوە مؤسسات کراوە ئەگەر تعویز بە خەڵکەکە دراوە من جارێکی تر داواکەم ئەو تعویزە وەکو عەرەبە هاوردەکان لەن ئەگەر غەیر موجدیە غەیر یان باش نییە ئەوانش چاوێکی پێ بخشێنینەوە بەڵام کێشەی من لێرە ئەوەیە ئەو ئەراضی غەیر مشەیەدە مەسەلا ئەو وەزارەتانە بە تایبەتی وەزارەتی دیفاع زیاتر لە 30 ساڵە ئەرزی وەرگرتووە لە 2075 ئەرزی وەرگرتووە تا ئێستا بینای نەکردووە کاکەون بە گۆڕینی دیموگرافی دراوە بەوان کە بینای نەکردووە واتە پێویستی پێ نییە من بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم ئەو ئەرزە دوای ئیلغاکردنی قەراتی مەسقیە سەورە بدەنەوە بە وەزارەتی دیفاع و مؤسساتی تری حکومی چونکە ئەمانە
سوودیان لێ نەبینی و واتە پێویستیان پێ خۆیەوە بڕیارانە هەڵوەشایەتە نابێ هەموو شتێک هەڵبۆشێتەوە بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی. لێرە کێشەیەکمانەیە لێرە ئێمە لیژنە و لیژنەکاری ئێستاەوە بۆ هەموارکردنەوەی بڕیارەکانی شوویشیمان لیژنەمان پێکەناوە لە کۆبنەوەی ڕابردوو من تەرحم کەوتم کاکە ئەم لیژنە و لیژنەکاری وەخت زۆرە بە ئەمە چەند ساڵە ئێمە مشکلەمان حەل نەکردووە بۆیە من پێم وایە کە بڕیاردرا بڕیارەکانی بە ناو شۆین شیمال ئلغا کرا ئۆتۆماتیکیان هەر جوتیارێک بەو بڕیارە ئەرزەکەی لە دەستداوە بۆیە گەڕێتەوە ئەبێ لیژنە بۆ عەرەبی هاوردە پێک بێنن ئایا چی لەسەر ئەو زەویە دروست کردووە پێویستی بە چەند تەعویزەیە هەروەهۆی مەسکارسەری ئێستا ئێمە من خۆم خەریکی ئەوم لەگە برادەران لە حکوومەت و پەرلەمانی عێراقیش بۆی کا لەسەر ئەو بکەین تۆزێ ئەمە پەرەی لێ بکەین لەبەرەوەی ساڵانێکی زۆری بردو بەم لیژنەکاریە جاوای من بیرەکەمەوە هەر لەوانەیە ماتەڵێ بیانەوێ کات بەسەر بەرن ئەگەر ئەمە ئەوەی ناوێ سەبارەت بە سەردانتان بۆ بەغدا ئەگەر هەڵام هەفتەی ڕابردوو لە بەغدا بوون دیدار و کۆبنەوەتان هەبوو کە ساش باست کرد لە دیدار و کۆبنەوەکانتانە سەبارەت بە لیژنەی مادەی 140 هادی عامریە بێنن کە ئەو سەرۆکی لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 ئەو بۆچوونی چۆنە سەبارەت بەم پرسە تا چەند هاوکارە ڕێگرە چی ئەڵێ لەسەر ئەم قسانە بەڕێز هادی عامری من چەند جار وتومە ڕێی باشە لەسەر ئەوەی ئەڵێ ئەو زەویانەی بە خاوەنەکانیان بگەڕێتەوە و ئەو ڕاستپاردەمان دەرکردو بە ئیمزای ئەو موافقەتی ئەوە تەنانەت بە حکوومەتی عێراقی وزارەتە پەیوەنددارەکانیشمان وتە ئەو عقودانە مەلغین کۆتایی پێهاتەوە تازە ناکرێتەوە ئەمە شتێکی باشە لەسەر ئەو بابەتانە بە سەراحەت بە منی وتی ئەمە لای ئێمە دەرچووە لە حکوومەت و پەرلەمانی عێراقیە تۆ بۆ خۆت بڕۆ لەگەڵ کتلە کوردستانەکانی خۆتان لە پەرلەمانی عێراقی کار بکە بۆی ئەوە زوو بکەنە بڕیار و بڕیارەکە دەربچێ وتم جەنابەت بە منەڵی منیش هاوکارم لەگەڵەوە کتلەکەی تۆ هاوکارە وتی من خۆم و کتلەکەم هاوکارم بۆ مەبەستە ئی دووەم وتی یا ئەوەتە بچن لەگەڵ تەحالف ئیدارەت دەولە کە مانگی دووسێجا کۆبنەوەی هەیە قیادەی سیاسی کوردیشی حوسینی لەوێن ڕێکەوتنیەکیان کردووە پار ئەو ڕێکەوتنە پێیاچنەوە بۆ جێبەجێ بکرێ با لێ ئەوانش باسی بکەن وتم جەنابیشت لەوەی تۆ بێ هاوکاری ئێمەکەی بە منی ود دڵنیا من لەوێ هاوکاری ئێواکەم بڵێ ئەبوو ئەتوانین بڵێن ئێستا ئەرکی نوێنەرانی کوردیشە تۆپەکەسە لە ساحی ئەوانەکاری بەسەرکەن من بۆ چوون بۆ بەغدا چوون بۆ بەغدا بەڕێز جێگیری سەرۆک وەزیران کە وەزیری دەرەوەشە خۆشبەختانە ئەو وەختێ من بینیم یەک دوو وەزیری برادری ترمان لێو بوون مەسەڵ کاک خالیشوانی کاک بەنگڕێکانی بەڕێکەوت لیژنەی دانوستانی حکوومەتی کوردستان لەگەڵ بەغدا ئەوانش لێ بوون لێ من باسی ئەم بابەتانەم کرد وتم ئێستا ئیشەکە لە لای ئێوەیە ئەم کار ئاسانی بۆ ئێمە بکەن بۆ ئەوەی لە ماوەکی کەمە ئەم کێشەی حەلبێ ئەوانش بەڵێنی ئەوەیاندا وتیان ئەوەی لەسەر شانی ئێمە لە کۆڕ و کۆبنەکانی خۆمان یان لە پەرلەمان هەوڵدن جێبەجێ بێ ئێمە دوو مشکلی ترمانم بۆ هاتە پێشەوە بڕیارێکی حکوومەتی عێراقی بە ژمارە 419 لە 2019 ئەڵێ ئەوەی 10 ساڵ فەرمانبەر بێ لەو شوێنەی کە فەرمانبەر و لێتی ئەرزی بدەنێ من ئەمە زۆر بە توندی بەرامبەری وەستانی و عەرەبە هاوردەکان هاتمن لە کەرکووک بڵێ چەند ساڵێک کەسێکات بێ هەوڵبەن زەیف هەر شتێک بێ ئەرزی پێ بدەێمە قانونێکی عێراقیە من وتم ئەمە لەگەڵ ڕوحی مادەی 140 ناگونجێتەوە کە ئەمە تەغییری دیموگرافیە ئیلا ئەبێ ئیستثنا بکەین بڵێن ئەبێ لە تۆماری 957 ناوی هەبێ ئەو ڕۆژەش من لە خزمەت ئەو بەڕێزان لەو کۆبنەوەی بەغدا باسم کردووە و داواشم لێ کردووە ئەو بڕیارە هەموار بکەن و بڵێن بۆ ناوچەکانی کەرکووک و 140 ئەبێ بەو شێوەیە بێت کە ناوی لە تۆمارەکە بێ پێش مانگێک بڕیار دێ لە کەرکووک زەوی بدرێ بە ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووسێکی زۆر لە کەرکووک هەیە من وەکو خۆم نوێنەری حکوومەت من لەگەڵم حکوومەتی عێراقی لە هەموو شارەکان زەوی دابەش بکە و بە هەموو چین و توێژەکان بدە بە تایبەتی بۆ ئەو بەڕێزانی کە ڕۆژنامەنووسن بەڵام لەوێ کۆسمێکیان دروست کرد ئەوەی ناسنامەی ڕۆژنامەنووسانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی پێیە پێی نەدرێ من زۆر پرۆتستۆی ئەوم کرد ئەوم ڕەت کردەوتم ئەوانە ئەگە ئێوارن عێراقین کەرکوچین هەرچی ناوی لە تۆماری 57 پێ بدرێ سندیکای ڕۆژنامەی کوردستانە یا ئەوەکەی تر کێشە نییە خاڵێکی تر ئێستا بەبیرم هاتەوە من زۆر من باسی وەکوتم ئەجەندای پێدانی زەویە چارەسەرە بێ ئێستا ئێمە قسەمان کردو کە چارەسەر بێ یا نابێ زەوی بدرێ بە بدرێ لەگە جەناوی وەزیر قسەمان کردووە و کۆبنەوەمان لەگە جەناوی وەزیر جارێکی ترێ بۆی ئەو بابەت ئێمە پێمان خۆشە زەوی بدرێ لە هەموو عێراق لە کوردستانیش بەس چییە بە مەرج بدرێ هین نەکرێ و کۆڵێ
بە شێوەیەکی شکۆفینی بیری لێ نەکرێتەوە. خاڵێکی ترم بەبیر هاتەوە من وەکو بۆم باسکردی کۆمەڵ ڕاوێژکارمان ئیشمان لەگەڵەکەن کە چینە بەغدا ئەجندایەکمان هەیە پشتمان بۆ حکوومەتە قایمە خۆمان کوڕی ئەو منتیقی 140 خەڵکی کەرکووکین قوربانی ئەو تعریب و ئەو شۆفینیەتە ئەو بڕیارانەین بۆیە لە ناو واقعەکەشین باشی لێ ئەزاری باسی کۆمەڵی خاڵمان کرد ئەوەی کە بۆم باس کردی وەک لەوانە سەلەبیرمان چوو بابەتی قەرەبۆکردنەوە ئێمە دەستمان بە قەرەبۆکردنەوە کردووە 200 میلیارد بڕواکە جەنابی عامری خۆی بە منی وت دەوری هەبوو کە 100 میلیارد و بکرێ بە 200 میلیارد هەچەند 200 میلیاردەکە ئێستا 20 سال زیاترێوێ بەوەش من پێشنیارم کردو بین زەویەک بدەن لەجاتی 10 میلیۆنەکە ئەوەشمان کردو بۆ ڕاستپاردە بۆ حکوومەتی عێراقی من لەگە برادران جایتر لەسەرەوە قساکە ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگە بابەتی سنوورە کە دەستکاری سنوور کرا بە تایبەتی کەرکووک مەسەن چەند چەماڵ دووس کفری کەلار ئەمە لەسەر کەرکووک لا براون لە ئەسڵە ئەمانە بەشێکن لە کەرکووک خراوەتە سەر شارەکانی تر بۆ گۆڕین دیموگرافیا من ئەوم لە کۆبنەوەی دوم سێم و باس کرد بەڕێز هادی عامری وتی ئێمە کۆمەڵی ڕاستپاردە و بڕیارمان ناردوو بۆ حکوومەتی عێراقی لە ئێمە نەماوە ئەوە ئەرکی سەرە کۆمارە سەرە کۆماریش کوردە لێوەیە هەر بە مجاملەوەی بمنوت و منیش من کە قساکەم قسەکانم ئەعنی ما ئەقول کە قسەیەکەکەم مەبەستمە قسەیە وتم سەرە کۆمار عێراقیە وتی نا کوردی لێ وتم نا عێراقیە ئەگەر ئێوە هاوکاری نەکەن دیارە سەر کۆمار زانین سەراحەتی چەندە ئەگەر ئێوە هاوکاری نەکەن ڕەنگە ئەمە جێبەجێ نەبێت لە ئەجندەی من لە داهاتوو ئەوەیە جگەر لە وەزیرەکان جگەر لە پەرلەمانتار من سەردانی بەڕێز جەنابی سەرۆک کۆماری بکەم بۆی ئەو بابەت هەمی سەوکۆ ڕاستپاردەی بچێتەوە پەرلەمانی عێراقی و داواشم لە لیژنەی مادەی 140 پەرلەمانی عێراقی کردووە کۆبنەوەیان لەگەڵ بکەم من جارێک کۆبنەوەم کردووە لەگەڵان بۆ کاکشاخەوانشم نردووە کە بەرپرسی ئەو لیژنەیە جارێکی تر کۆبنەوەکەن چیمان کردووە کۆسپۆتەگەرەکان چین بۆی ئەوان هاوکاری ئێمە بکەن بەڕێز دژوار فاق نوێنەری هەرێمی کوردستان لە مادەی 140 سپاس لە سودی ئامادەبین بۆ ڕوونکردنەوەکانتان و بۆ کارانی لە ماوەی ڕابردوو بۆ جێبەجێکردنی مادەی 140 کردوتان سپاس بەخێرات.